سەرێکی ترین سەرنجەکانی ئێوە لەسەر ئەم هەڵبژاردنە لە ئێستادا لە چیدایە؟ ئاورە بنارەگەر من بۆ دەست پێ بکەم، ئەمە من بە هەڵبژاردننی نازانم بەڕاستی، تەنانەت بارم لە حەزاتێک وەر بۆ چونەکە لەسەر هەڵبژاردن هەم بێ لە دنیاە، بەڵام ئێمە لە چەند وڵاتی ترا هەڵبژاردن دەبینین، هەڵمەتەکانی هەڵبژاردن دەبینین، بەشداری خەڵک لە هەڵبژاردن دەبینین، بەرنامەی سیاسی لایەنە سیاسی حیزبەکان دەبینین. ئەمەی کە لە کوردستان بڕێوە دەچە گاڵتەجاریەکی سەر بەخۆیە، بەس هەڵبژاردن نییە. تۆ سیرکە هیچ کەس نازانێت بەرنامەی سیاسی لایەن و حیزبەکان چییە، تۆ سیرکە لە دنیا لایەن ڕاستەیە هەرکەس بەرنامەی خۆی هەیە، سیاسەتی خۆی دەباتە پێشەوە، ئەحزابی پۆپۆلیستیان حسابی ژە پەنابەریان هەرکەس دەزانێت بۆ خۆی بۆچی هەوڵ بۆ چێدا و بەرنامەی سیاسی هیچ شتێک لەمانە نابینین، شەڕەجنێ و قسەی ناشرین و حساب نەکردن بۆ ئیحساسی خەڵک، بۆ کۆمەلگا، بۆ پەروەردە لە کۆمەلگا. من زۆر جار بیر لەوە دەکەمەوە، لەوە دەدەستم زۆر ئاسان بێت لە لای خوێندکارێک لە خوێندەکە بە مامۆستاکەی بڵێ درۆکە یا بڵێ دس، ئەمە کەلیمەی ڕۆژانن. لە کاتێکا سیارەیەکی گەورە بەناو بازاڕ هەروە بە گەورەی نووسراوە درۆ دەکەن. هەریکە ئەم نوع زمانە، ئەم پەروەردە و ئەو فەرهەنگە ناشرینە دەکەنە بەشێک لە کۆمەلگا و بەشێک لە زمانی کۆمەلگا و لە فەرهەنگی کۆمەلگا لە ناو کۆمەلگادا. هیچ کەس نازانێت نە زمانێکی سیاسی هەیە، نە زمانێکی مۆدێرن هەیە، نە شتێکی ڕۆژانە و شتێکی جوان هەیە، یعنی کە خەڵک چۆن بڵێ بەشێک لە مۆدێرنزم لە کۆمەلگا و مۆدێرنیەت و جوانی و بە فەرهەنگی ئەم حیزبانەی پێ بناسێتەوە. بەڕاستی شەڕەجنێ و زمانی ناشرین و قسەی ناشرین ئەمڕۆ سەرۆکێک کە خۆی بە سەرۆکەزانێ بە ئاشکرا لە کۆی ئەڵێ حوشترێک وەڵامی دامەوە. ئەمە زمانیانە. یەکێک دوو مانگایانە کە کێشەی خەڵکی کوردستانی بە ناوی مانگای هۆڵەندی پێچارە سەرکە بە ناوی حیزبە نەیارەکانی خۆی ناویان دەبا. نازانم چ زمانێک ئەو کۆمەلگا بە چ زمانێک بناسیتەوە کە ئەو شتانە گوێ لێ دەبێت. ئێمە خۆمان دەزانین لە کۆمەلگای کوردستان تەنانەت لە کۆمەڵە ماس میدیا بەرنامەی ڕۆژانەمانە سەرجادە و ناو بازاڕ و شوێنە گشتەکان جێگەی هەمومانە ناتوانین مناڵان لەو جیانە جیاکەینەوە. ئەو زمانەیە زبریان گوێ لێ دەبێت ڕۆژانە. دەبێت چ چاوەڕوانیەکیان لێ بکەین، چ داهاتوێکیان لێ چاوەڕوان بکەین، پەروەردەی دەستی ئەمانە بن، ئەم فەرهەنگە ناشرینەی ئەمانە بن، ئەم زمانە ناشرینەی نەبن کە ئەمانە ڕۆژانە قسەی پێەکەن و گفتوگۆی پێ دەکەن و بەرەنگاری یەک دەبنەوە. کابرا دەسەڵاتدارە دەیڕوخێنێ، هەموو هەیە دەیڕوخێنێ، هەموو یەک بەرەنگاری دزی و گەندەڵیە بێتەوە. کەس نازانێت چێ بەرپرسە لە کۆمەلگایە، چێ مەسئولە بەرامبەرە وەزعەتەی کە 35 ساڵ بەسەر خەڵکی کوردستان داهات. هیچ کەس نازانێت لەو تێکەڵێکە و تێک هەڵداییە چ ناوێک لەو بارودۆخە بنێ. من بیرم لەوە دەکردەوە لە میدیای کوردیە، لە ڕاگەیاندنەکانە لە کۆمەلگای کوردستانە ژن بە دەمەوەەر دەناسرێت، ژن بە قسە ناشرین دەناسرێتەوە، ژن بە مایەی فیتنە و نازانم چی و ئەمانە تعریف دەکرێن لە کۆمەلگایە. بەڵام ئایا ئەمە ژنانن ئەمە دەکەن؟ ئەمە ئێستا بەڕاستی ئەمە یابینن چێ؟ ئەمە چێە؟ مەجموعەیە سەرکردەی سیاسی گەورەن کە هاتون خۆیان بەمووی سەرکردەی زەبەلاح و خاوەنپارە و سەرمایەن هاتون لەناو کۆمەلگا و خەریکی بڵاوکردنەوەی فەرهەنگی ناشرین و وێرانکردنی ئەم کۆمەلگایان بە هەموو شێوەیە، بە هەموو زمانێک، بە هەموو شکلێک. لەسەر بژوتنەوەی یەکسانی خوازی ژنان چەندێک ئەم هەڵبژاردنە ئەکرێ جێی ئومێدی بێبەوەی کە هەنگاوێک بەرەو گەیشتن بە یەکسانی لانیکەم بەرەو باشکردنی مافەکانی ژنان هەنگاو بنێت؟ هاوڕێ بنار، مەسەلەی ژن مەسەلەیەکی سیاسی کۆمەڵایەتیە لە کۆمەلگایە، مەسەلەیەکی جیاکراوە لە هەموو کێشانێکە لە کۆمەلگای کوردستان. 35 ساڵە چەندین تەمەزانەوە خوری شەشەمی پەرلەمانە ئەگەر هەڵە نەبم. ئەمە چەندین جارە هەڵبژاردن دەکرێ، چەندین جارە پەرلەمان پێک دەهێنرێ، وەکو هەموو کێشەکانی تر لە کۆمەلگایە. کێشەی ژن چی بەسەرهاتەوە؟ ئەو پەرلەمان نتوانێت چ بۆ مەسەلەی ژن بکات، چ شتێک بکاتن؟ بێگومان هیچ. ئەگەر لە بەتابەتی لە نەوەتەکان هەنگاوێک درابێ بە ڕێگەی ڕاستە بۆ بزنەوەی یەکسانی خوازی ژنان و مەسەلەی ژنی تێدا مەطرح کرابێ و کرابێتە مەسەلا، ئێمە بزنەوەی یەکسانی خوازی ژنان و کۆمەنیستەکان بووین لە کوردستان. ئەو کارم بەڕابەرایەتی کۆمەنیستەکان بۆ کارە کراوە، نەوەکو ئەمانەکە لە پەرلەمان و لە ئەو حیزبە سیاسیە کۆنەپەرستانەی کۆمەڵگا. ئەمانە چیان پێ دەکرێت؟
ئەمانە دەتوانن چی بکەن بۆ هەموو مەسەلە سیاسی کۆمەڵایەتەکان لە کۆمەلگا بکەن بۆ مەسەلەی ژن بکەن. ئەمانە ئەحزابی کۆنەپەرستی دواکەوتون تا سەر ئێسقان کە پێیان وایە ژن ناقز عەقڵ دەدووە. ئەوە حیزبی خۆی بە ئۆپۆزیسیۆن دەزانێ و یەک ڕێکلامی گەورە لە تۆپخانەکەی کەناری ڕاگەیاندنەکەی لە بۆ ژنان دەکا کە ژنان هان بداتن دەنجیان پێ بدەن. ڕۆژانە قسەی ئەوەیە، قسەی سەرکردەکەیان ئەوەیە، کەسیەکەمیان ئەوەیە لەسەر کەناڵ تەلەڤیزیۆنەکان ناهێنن، ئیجازە نادەن هیچ یاسایەک تێپەڕێ لە دەرەوەی چوارچێوەکانی شەریعەتی ئیسلام بێت. ژنان ئەمە ژنان هەنگاو دەنێ بەرەو پێشەوە بۆ مەسەلەی ژن، بۆ مەسەلەی ژنان. کام لەم حیزبە سیاسیانە لە کوردستان ئەمڕۆ مەسەلەی کاری ژنان و کرێکاری ژنمان هەیە کە کێشەیەکی زۆر گەورەیە، شێوەیەک لە کاری ژنان هاتوۆتە ئاراوە لە کۆمەڵگای ئێمە. ئەمەش کە ژنان بەهۆی ئەوەی کە لە ماڵەوە زیاتر دینکراون، بەهۆی ئەوەی کە بازاری کارکردن کراوە بۆ ئەوان، لە دوای ئەوەی کە مەسەلەی دامەزراندنەوە ئەمانە نەبوو بەسەرەی نانکردنی ژنان خەدیکە بە ئیندوستریالیسیە دەبی، جاران ژن لە ماڵەوە خۆی نانیەکەت، ئێستا بۆتە ئیشی بازار. ئەمە شتێکی تەبیعیە و هەنگاوێکی تەبیعیە، بەڵام نەک بەو شکلێکە لە کوردستان هەیە. هیچ کەس نازانێ ئەمانە چێن، خاوەنکاریان چێیە، هەر کەس لە شوێنێک کار دەکات، هیچ یاسایەکی کار نایانگرێتەوە، لە هیچ شوێنێ باسییان ناکرێت. بڕۆ لە ناو قاعەیەکە 50 دانە غاز دانرایە، بەڵام چوومە قاعەیەک لە کۆیە چەند ساڵ پێش ئێستا 23 دانە هینی تێدا بوو. یەک هەوڵی گەورە بوو سازی نانکردنی تێدا بوو، بە گاز لە چلەی هاوی ناکاریان دەکرد، بە پتۆزی ئارد خەریک و ئینسانی دەخرێت. هیچ کەس باسی شێوەی کاری ئەو ژنانە نایەم کە ئەو ژنە کرێکارانە، ئەو ژنانێکی کورد ناچار بوونە شیرینی دروستکەن و بفرۆشن، پێشخانەکان لە ماڵەوە خواردن دروستکەن بۆ خەڵک و خواردن بفرۆشن، کە لە ناچاری بازاری کار چەندین جۆری شێوەی کاری تازەی ژنان لە کۆمەلگای ئێمە هاتە پێشەوە. یا لەوە هەموو ئیشەی کە کێشەیە کە کرێکار هەیە لە کۆمەلگای ئێمە، ئەم کارە تازانەی ژنان هەر بەکارش حساب ناکرێت، لە هیچ شوێنە باسیش ناکرێت، نە باسی ڕێکخراوبوونیان مەطرحە، نە باسی باسکردنی شێوەی کاروژیان مەطرحە، چه باسی ئەمانە دەکات. هیچ کام لەو حیزبە سیاسیانە هاتوون ئەو مۆزوعە مەطرحکەن، باسی لێوە بکەن، تەنانەت ئەوانەی کە شیعاریشان نانکار ئازادیە کە لەسەر ڕسمەکانیان داوە، ڕەنگە خۆدا ئاگادار بی بزانی باسی چێ دەکەم و چیەکەم. لە هەمان کاتە مەسەلەی ئێمە چەندین ساڵە کێشەی هینمان هەیە، توندوتیژی و ڕەشەکوژی ژنانمان هەیە، کێشەی قانونە کۆنەپەرستانەکانمان هەیە، هەمیان باسی ئەمە دەکەن. ئەم لەم حیزبانە هاتوون لە بانگێشەی هەڵبژاردنیان بڵێن ئێمە ڕێگە نادەین ئەم یاسایی کە یاسای ئەحوال بەدەنی شەخسی عێراقی ڕێگر دەبین لە بەردەمیێ، هەمویان لە فکری ئەوەن لەژێرەوە لەگەڵ حیزبەکان و لایەنەکان ڕێکەون کە قانون یاسایەکیان داناوە لە بەرامبەر ئەوە بۆیان تێپەڕێ، ئەوانش تۆزێ نەرمینیشان دەن بەرامبەر گۆڕینی یاسای کەسێتی. نەوەی نوێ شەو ڕۆژ بانگێشە دەکا و ڕیکلام دەکا و باسی ئەوە دەکاڵێ ژنان بێن دەنگمان پێدەن. هەتا ئێستا جێمان لێنەوەی یەک کەلیمە لەسەر یاسای کەسێتی عێراقی، کاتێکا ڕۆژانە لە زمانی قسەکەریانەوە لە بەغدا ئەڵێن هەر یاسایەک لە پەرلەمانی عێراق دەرچی هەرێمی کوردستانیش دەبێتەوە، بەجیالەوەی کە لەسەر مەسەلە ئینسانیەکەی لە هەر وڵاتێکی دنیا بێ بمێن، ناڕەزایەتی دەبرین بەرامبەر یاسایەکی لەم جۆرەکە بۆترێ. هیچ کامیان جۆلێ نییە، ئەو بۆ معنایە کە ئەمانە تا سەر ئێسقان کۆنەپەرستن، دژە ژنن، هەتا پێیان بکرێ یاسای دژە ژن دەردەکەن و هەتا پێشیان بکرێ بە تایبەتی و حیزبە سەرمایەدارانەی کە هەندێک ئیدعای سەرمایە و بازاری کار و هێلی کار و ئەمانە دەکەن، مەسەلەی ئیستثمار زیاتر دەهێنە ناو بازاری کارەوە بە تایبەتی بۆ ژنان ئیستثمارکردنی هێزی کاری. بەڵام هاوکات کەمپینێکیش بەڕێکەوتووە کە بانگەواز دەکات ژنان دەنگ بە کاندیدە ژنەکان بدەن بۆ ئەوەی کە ڕێژەی پەرلەمانتارە ژنەکان لە پەرلەمان زۆرتر بێت. ئەگەر هاتوو ئێستا پەرلەمانی داهاتوو خولی شەشەم ڕێژەی پەرلەمانتارە ژنەکان زیاتر بوون، ئەکرێ ئەمەیان وەکو دەستکەوتێک بۆ ژنان هەژمار بکرێت و یاخۆت چاوەڕوانی ئەوە بکرێت کە لە ئایندەدا دۆخی ژنان بەرەو باشتر بڕات. ئێمە هەمومان دەزانی لە ناو پەرلەمانەکان لیست دەیخوا، لیستی سیاسی، حیزبی سیاسی کە خاوەنی بەرنامە و چوارچێوەی سیاسی خۆیەتی. من هیچ بۆ مهم نییە هەموو ئەو سەد و نازانم چەند ئەندام پەرلەمانی کوردستان وزانم ئەو جاران 110 ئێستا کراوەتە 150 کەم کراوەتەوە، ئەگەر هەمووی ژن بێ هیچ بۆ من هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ.
ئەوە هیچە کە گاڵتەجارەوە هیچ دەسەڵاتی نیە و هیچی پێ ناکرێ و عینی مرکزی قدرت لە کوردستان جێبەجێکردنی قدرت لە کوردستان پەرلەمانە ئەمە هیچ مەسەلەیەکی لە بەڵام لەگەڵ ئەوەشە کەوتوتە سەر ئەوەی کە ئەم حیزبە سیاسیانەی کە لە پەرلەمان بەرنامەیەکیان هەیە ئەیانەوێت چی بکەن بۆ پرسیژن بەرەو چێ بن ئەمە ئەسلی قەزی نەک ئەوەی کە ژنە یا پیاوە من هیچ بۆ مهم نییە ئەگەر هەموو ئەندام پەرلەمانەکانیش پیاو بێ بەڵام حیزبێکی سیاسی پێشکەوتوو بێ بەرنامەیەکی سیاسی پێشکەوتوانێ بۆ ژنان پێ بێ بێ ژن ئینسان بێ دەرەجە دوو نەبێ لە کۆمەڵگا وەک ئینسان چاری لێ بکرێ یاسای یەکسانی ژن و پیاو لە پەرلەمانە دەنجی پێ بدرێ ئەوە بۆ من گرنگە ئەگەر هەموو ئەو 5 چەندە پەرلەمانتەرە پیاو بن گرنگ نییە گرنگ ئەوەیە کە مەسەلەکەیان چیە چی مەطرح دەکەن ئەگەر هەمووشی ژن بێ وەگەوانەی ئێستا بن تا ئێستا چیانکی 35 ساڵان ئەوەندە دەکەن ئەوەندەشیان لێ ئەوڕواندا مهم نامەکەیە لێرەدا سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشەکە کە باس لەوە دەکات کە ئەم حیزبولایەنە سیاسیانە سەربەخۆ نەبوون بەڵکو زیاتر سیاسەتی ئێران و تورکیان پەیڕەو کردووە و بەجیا لەوەی قازانجپەرستی و سەرمایه‌داریان لە دەورخۆیان کۆ کردوێتەوە هاوکات هۆکار بوون بۆ ئەو مەساتەی کە ئێستا بەسەر کۆمەڵگەی کوردستاندا هەیە بەڵام ئەمانەی کە لە درێژەی سەرنجی ئەم بینەرەدا بەڵێم ئەم لانانە ئێستا خۆیان لە هەڵبژاردنەکانە ئامادەن کاندیدیان هەیە و لیستەکانیان هەیە و لە بەرامبەریشە کۆمەڵێک لیستی تر هاتوۆتە ئاراوە ژنان یان خەڵکی کوردستان بەگشتی ئومێد بە دەسەڵات بەستێتەوە بەم حیزبە نوێنە ببەستی ئەوانەی کەم لیستە تازانە هاتوون یاخود چی ڕێگایەکی تر ئێوە پێشنیار دەکەن وەکو دواوت ڕێگەی من ڕێگەی هاتنە مەیدانی خەڵکە من ئەوە پێشنیار دەکەم وەک پێشتریش وتم لە کوردستان پەرلەمان هیچ مرکزی ئاڵوگۆڕی قدرت نییە ئەمەی لە کوردستان دەتوانێت قدرەتی بەدەستەوەیە ئەو حیزبە سیاسیانن کە چەکیان هەیە و ئیمکانات و پارەی کوردستان لە بندستیانە مواقعات هەمومان دەزانی ئەمانە بە حیزبی تازە و بە حیزبی کۆنەوە هەر کەسێک ئومێدی خۆی بەوە ببەستێتەوە بتوانێت لە ڕێگەی پەرلەمانەوە لە کوردستان ئاڵوگۆڕ بێنێتە ئاراوە هەڵەیەکی گەورەی تاریخی دەکاتن هیچ ڕەنگایەک ناتوانێت بچێتە پێشەوە گۆڵی لێکراوە گۆڵی خواردووە بە کوردەکەی ناتوانێت هیچ پەرلەمان ناتوانێت لە کوردستان و هیچ ئاڵوگۆڕێک بکە ئەوەی کە دەتوانێت ئاڵوگۆڕ بکات و بێنێتە مەیدان هاتنە مەیدانی خەڵک ئەمەی کە خەڵک بێتە مەیدان خۆی ڕێکخراوکە یەکگرتوو بێ هێزێکی بزوتنەوەیەکی جەماوەری بەرفراوان بێتە ئاراوە بتوانێت خۆی ئیدارەی خۆی بکات و بەرامبەر ئەمانە بوەستێتەوە و ڕێگە نەداوانە چیکە بەم شێوەیە هەڵمان سوڕێن و بمانکە لە هینی خۆیان هینی دەستی خۆیان ئێمە دەبێ خەڵک بزوتنەوەیەکی جەماوەری بەرفراوان بێتە مەیدان خۆی ڕێکخراوکە یەکگرتوو بێ ئەمەش پێویستی بەکار هەیە پێویستی بە هاتنە مەیدانی خەڵک هەیە ڕاستە من لەگە بایکۆتان بایکۆت گرنگە دەبێ خەڵک ئەم هەڵبژاردنە بایکۆت کە بەڵام بایکۆت بەتەنیا ناتوانێت هیچ کارێ بکات ئێمە هەموو جارێش بمانە بایکۆت من خۆشم پەشیمانی مەلەی پێم وابێ هەڵبژاردنی 2013 خۆم سەرپەرشتی ئەو کەمپینەم کرد کە بەناوی بایکۆتەوە و بەرنامە و ئەینمان ئەنجامدا و لەگەڵ چەند هاوڕێیەکی ترا کە زۆر زەحمەتیان کێشە هاوڕێیەکانمان وەکاری زۆر باشیشمان کرد بەڵام ئەمە بەز نییە کافی نییە ئەبێ لە بەرامبەر ئەمەشە ئەڵتەرناتیڤمان هەبێ زوتنەوەیەکی سیاسی جەماوەری بەرفراوان بێتە مەیدانەوە بەدیلی خۆی ئەڵتەرناتیڤی خۆی هەبێ ئەم دەسەڵاتە بڕوخێنێ ئەوە ئێمە دەتوانینەوە دەسەڵاتە بڕوخێن نەدەوانێت کە خۆیان 35 ساڵان لە دەسەڵاتان و دەسەڵاتە دەستیانە هەموو شتێک لە دەستیانە ئەوڕۆ هاتوونەتە مەیدانە لەن ئێوروپی هێزی جەماوەری بەرفراوانی ئێمەیە دەتوانێت ئەو کارە بکە ئەمەش کاری دەوێ بەرنامەی دەوێ بێ بەرنامەمان بۆ هەبێ کاری بۆ بکەین و کۆمەلگای بۆ ڕێکخراوکەین و بۆ بێنینە مەیدان بەڵام لە هەنگاوی یەکەمە بیرمان نەچێ خەڵک ئەو حیزبە سیاسیانە ئەم هەڵبژاردنە و گاڵتەجاری ناوی هەڵبژاردنە ژنان بەتایبەتی زوتنەوەی یەکسانی خوازی خەڵکی یەکسانی خواست هەرزشی ئەوەی نییە ئەوە ناهێنێکە خۆتان ماندووکەنەوەی کە خۆیان دەڵێن تەنادە دەقەمان پێ بم بڕۆن دەنگمان پێ بدەنێمە دەتوانین هەموو شتێ بگۆڕین ناتوانێت هیچ شتێ بگۆڕێ هیچ چینێک ئاڵوگۆڕێک نایەتە دەرێ بنوانەوە تکاتان لێ یەکەم پەنجەی خۆتان مۆر مەکەن پەنجەتان ناشرین مەکەن باوە ئێستا بەوەی ئەو تەبلیغاتی
لە تۆپخانەکانی بەناو ئۆپۆزیسیۆنەوە حیزبە سیاسیانەوە ئەکرێ ئەڵێن ئەگەر بایکۆتکەن لە بەرژەوەندیەکێتی و پارتیێت زتنەوەیەک هەتۆتە ئاراوە باز لەوەکە ئەمە دەچین بەس دەنگەکەمان دەسووتێنین ئەو دەدەقەیە زۆر بیکەنەوە کە چ بۆ چارە نووسی خۆتان بکەن ئەو دەدەقەیەکەوان دێڵن دەبریەوە ئەو دەدەقەیە بچن پەنجەتان مۆڕکەن و پەنجەی خۆتان ناشیرینکەن و شەرعیەت دووبارە بدەنەوە بۆ دەسەڵاتە بایکۆتی هەڵبژاردن بکەن و ئەو دەدەقەیە دانێن بۆی بیر بکەنەوە کە چی بکەین بۆ داهاتوی خۆمان و منداڵەکانمان و چارە نووسی خۆمان چۆن بگۆڕینەوە